ئەمە وەکو ناوەندی مێخک لێرە بەشدارین جگە لەمە سەروی 15 ناوەندیت کە بەشدارە لە بۆ چاپ و بڵاوکردنەوە لە هەولێر و سلێمانی و سۆرانەوە هاتوون وەکو ڕێژە سەروی 3000 ناونیشانی کتێب لێرە مەوجودە داشکان کراوە بە ڕێژەی لە 120 بۆ 150 بۆەوەی فێرخواز بتوانێت زیاتر سوود لە کتێب بینێ ئەو سێم گەڕی پێشانگاشە لە زانکۆی سۆران دەکرێت و کە پێشانگایەکی ساڵانەیە سوودی ئەو پێشانگایانە ئەوەیە بەڕاستی تاڵەبە هەم دەتوانێت بە ینی داشکانێکی کەمتر کتێب بەدەست بێنێ هەم ئەو کتێبانەش کە لێرە دەستی ناکەوێت کتێبی وایە لە سلێمانی لە هەولێر لە دەتوانێت بەدەستی بێنێ و بە ڕێژەیەکی هەرزانتریش ئاستی خوێندنەوە لە ئێستادا ئاستشی لاوازە کزەوەکو پێویست نییە لەبەرەوەی خوێندنەوە پێویستی بە هەلومەرزی زیاتر هەیە پێویستی بە خوێنەری زیاتر هەیە ئەگەرچی ئێستا کتێب لێرە و لەوێ وەکو بازرگانی بزاوتێکی هەیە بە جوڵەیە بەڵام ئەگەر سەیری ئەو شوێنانە بکەینیان ئەو پێگانە بکەین کە زۆرتر پەیوەندیان بە خوێنەرەوە هەیە ئەو ڕنگدانەوەی تێدا کەمە بۆ نمونە لە زانکۆدا یعنی ئاستی خوێندنەوە زۆر کز و لاوازە بەهۆی ئەوەی کە قوتابیان زۆرتر لە دەرەوەی خوێندنەوە سۆشیال میدیا زۆر بەکاردێنن ینی بەشێک لە وزە و کاریگەریان لەوە دەڕوە خاڵێکی دیکە پەیوەندی بەوەی وهەیە کە بێبەهاکردنی خوێندنەوە بەگشتی لە پەیوەندی بە هەموو ئەو پرۆسە و کار و کردوانەوە هەیە کە ڕوەدەن ئەو گۆڕانکاری ئابووری و سیاسی و کۆمەڵاتیانەی کە هەن کاریگەریان لە خسەر خوێندنەوەدا هەیە. سەرەتا بەناوی خۆی گەورەی میهرەبان تاوان کتێبخانە پێشانگاکردنەوە خاستان لە ناوەندە ئەکادیمیەکاندا کارێکی گرنگە کە ئەمە دووبارە بکرێتەوە و ئەوەی لێرە بەرچاوم کەوت ئەلحەمدولیلا کتێبی باش هەیە و سەرچاوی باش دەست دەکەوێت بەڵام دەکرێت کە باشتر بکرێت و ئاسی سەرچاوەکان زیاتر بکرێت و زیاتر کتێب لە زمانەکانی تر وەربگەردرێتە سەر زمانی کوردی بۆ ئەوەی خوێندەران بتوانن سوودی لێ ببینن. خوێندنەوە کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی ئێمەی مرۆڤەکانەوە هەیە یعنی مەرج نییە ئەو کاتێک کتێب ئەخوێنیتەوە لەو بوارەوی کە تیایدای یعنی ئەتوانیت چەندین بوارەکانی دیکە بخوێنێ بۆ ئەوەی کە یعنی دڵ و دەرونی مرۆڤەکان پێ بگەینێتن هەموو بوارەکان پێویستەکە لە ژیانی ڕۆژانەماندا گرنگی بە خوێندنەوەی کتێبەکان بدەین بەڵێ پێویستە فراوانتر بکرێت و چەندین سەرچاوی تێدا هەیە کە سوودی زۆری بۆ مرۆڤەکان هەیە ئەگەر بخوێنیتەوە بۆ نمونە ئێستاگە سەیر بکەی هەرچیکە لە بوارێک کە تێدا بۆ نمونە بواری ئاینی بواری سیاسی بواری ئابووری کتێبەکانی دیکەکە لە ئەتوانین لە زانکۆکان یعنی سوودی زۆری لێ ببینی وە لە ژیانی ڕۆژانەشدا سوودی زۆری لێ بۆمان هەیە ئەو کتێبانەی کە لێرانەدا بەردەست.